بەنای خی گەورە و میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویست منی برایم زیادە من پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی و عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. خۆشەویستان و عزیزان ئەمڕۆ باسی هاوڕێی باش دەکەین. هاوڕێی باش دەبێت سیفەتەکانی چۆن بن و هەروەها چەندێک پێویستە ئێمە لە ژیاندا هاوڕێتی کەسانێک بکەین کە باش و چاک بن دڵسۆز بن بۆمان. گوتراوە ژیان بەبێ هاوڕێ ناچێتە سەر و چەندێک گرینگە ئێمە ئەو کەسە باش و دڵسۆزانە بدۆزینەوە. دەگوترێ ئەگەر غەمبار بی و کەسێ نەبوو دڵنەوایت بکە شەیدای بەهەشتیش بووی و کەسێ نەبوو ڕێنمایت بکە دڵنیا بەو کاتی تۆ لە دەستنیشانکردنی هاوڕێکانت هەڵەت کردووە. ئێوە بیسەر و بینەرمان بن سەرنج و بۆچوونی هاوڵاتیانی شاری هەولێر وەردەگرم لەسەر هاوڕێی باش لەگەڵمانە بن. دەپرسم هاوڕێی باش چییە؟ دەبێت سیفەتی چۆن بێت؟ هاوڕێ باش ئەو کەسانەیە وەکو برا پاڵپشتی بکە لە کاتی ناخۆشیەکان برادەری باش بە دیار دەکەوی، لە کاتی تنگانەی برادەری باش بە دیار دەکەوی. نەک هاوڕێ خەڵکە بووە زۆر بۆی سوتاوم بەچی کەچی واش دەرنەچوو. هاوڕێت دەتوانی گۆڕانکایی لە ژیان بە کاملی دروستکە. زۆر بە یعنی وەکو پێم وتی زۆر بە دەگمەن هاوڕێی چاک نەمایە. ئەوەش پڕ بوو هاوڕێ زۆرە بێ نەدمە نەفەر نەدنا. هاوڕێی باش چییە؟ دەبێت سیفەتی چۆن بێ؟ هاوڕێ باش ئەو کەسانەیە وەکو برا پاڵپشتی بکە هەموو کات و ساتێکیش لە تنگانە و ناڕەحەتی و لە خۆشیەکانیش پێکەوە بن. ئەو کاتانەی بە تایبەتی تۆ هاوڕێت باشت پێویستە لە تەنگە و چەڵەمە و ناڕەحەتەکان لە دەور و پشتت بێت. واتە هاوڕێی چاک لە کاتی ناخۆشی و ناڕەحەتی بەجێمان نایڵێ؟ ئەگە بەجێمان بێڵێ ئەوە هاوڕێ باش نییە. باش نییە. باشە. هاوڕێی باش زۆر جاران ئێمە دەڵێن هاوڕێی باش کەم بووە یان بەرەو کەمی ڕۆیشتیە. ئەی خۆمان چەندێک هەوڵماندا و هاوڕێی باش بین. قوربان ئەگەر ئێمە چەند کات و چەند ساتیش لە ژیانماندا بمانێ بە دوای هاوڕێ باش بگەڕێن ئەمڕۆ دروف و دەوران گۆڕاوە. کەس نازانی مەسەرەن هەیە بە پێی مەعامەلە هاوڕێ، هەیە بە پێی مەسەلەن لە فندقی کار لە شەوێک کار دەبێت بە هاوڕێ، هەیە مەسەرەن لە عەسکەری و لە پێشمەرگاتی هاوڕێ بووە. بەڵام ئەو هاوڕێ کە هاوڕێ هەمیشەیە لەگەڵ تا وەکو دەڵێن هاوڕێی تەمەنە. هاوڕێ تەمەن ئەویش ئەوەیە تۆ پێکەوە لە سەردەمی ئیبتیدایەکانە هەڵە سنگان بێ هەتا ئێستا کە برادەر بن. هاوڕێی باش نهێنی و عیبەکانمان بڵاو دەکاتەوە؟ هاوڕێ باش وەکو نهێنی سنگی خۆی هەڵی دەگرێت ئەگەر هاوڕێ بێ. ئەگەر هاوڕێ باش نەبێ وەکەی هاوڕێت هەڵە نەسەنگان واتەوە تۆ خۆت گیانت فەشەدە ئەوەت هەڵبژاردووە. کەسە بوو لە ژیان بڵێ ئەوە هاوڕێکی باش مایان بە هاوڕێکی باش سیرت کرد بێ دواتر وا دەرنەچوو بێ؟ زۆریش زۆریش. چی تێ بۆ ئەوان؟ وڵا بۆوانە ئەڵەم هیوادارم وانە بن قەدیمەڵە چراکەوتە بیرە و بیرەکی زۆر زۆرەوەڵەوە تەبان بیری پەتی لای گاوان دەست دەکەوێت تۆ بەم شێوازە هەڵە سنگان بێ و ئەو برادرانەش بەم شێوازە هەڵە سەنگەن نیوەی پەتەکە لەوانە مەترێکی نەچوو بێتە خوارەوە بەربووە. واتە گرینگە لە ژیانیشدا هاوڕێکانمان تاقی بکەینەوە؟ هەموو کات و ساتێک هەموو سەعاتێک گرنگە. خۆشەویستترین هاوڕێی تۆ چییە؟ خۆشەویستترین هاوڕێ ئەو خۆشیە کە لە دڵی مندایە خەڵکێک کە 24 ساعت لەگەڵمدایە بە هەموو جیێوازێک تێگەی نەک ڕەگەزی بەرامبەر هەر ڕەگەزی خۆم. ئەو کەسەی کە نێنی و خۆشەویستی و هەموو ژیان تێکەڵی یەک بێ و بیپارێزی. واتە هاوڕێی باش دەبێت نهێنیەکان بپارێزێ؟ بەتاکید ئەگەر نێنی تۆ نەپارێزێ و ئەگەر لەگەڵ خۆشی و ناخۆشیەکانی تۆ نەبێ مانای چه هاوڕێتیەک. زۆر باشە. قەت ڕۆژێک کەوتویە ناو ئەو مۆقیفەوە ناو ئەو حاڵەتەوە کە شتێکی ناخۆش بەسەر ژیانت دابێت هاوڕێکەت یارمەتیدەر و هاوکار و ڕێنیشاندەری تۆ بێت؟ تۆ هەتا لە ژیانە بێ هەموو شتێکە بینیت، هەموو شتێکە بینی، هەموو کارە ساتێکە بینیت. یعنی بۆ دەرەکەوێت جاری وایە تۆ کەسانێکی وا بە هاوڕێی زۆر باشەزانی کە چی سەیرەکەی لە تانگانەدا ئەوە نییە. بە پێچەوانەیشەوە یعنی زۆر کەسەیە تۆ بە هاوڕێی نازانی لە هەموو تەنگانە و لێ قەومانێک و خۆشی و ناخۆشیەکە ئەو زیاتر لەو کەسەی کە تۆ بە هاوڕێی دەزانی مووقیف و بە مووقیفەکانی بەدیار دەکەیت؟ مووقیفی بەدیار دەکەیت و ئەگەر تەنگانەیە فەرحانە لە خۆشی و ناخۆشیدا هاوڕێ بەدەر دەکەوێت، ئەگەر خۆشی و ناخۆشی نەبێ هاوڕێ بەدەر ناکەوێت.
چۆنیان دەمەوێت بە نمونە بۆم ڕوون بکەوە زیاتر تێبگەم مەبەست لە چیە لە خۆشی ناخۆ خۆشی ناخۆشی هەموو کەس لە ژیانە بێت تووشی محتاجیە بێت تووشی کارەساتە بێت تووشی لێ قەومانە بێت تۆ زیاتر خەڵک هەیە ئەگەر هاوڕێ بێت تۆ زیاتر پەنا بۆ هاوڕێکەتە بیت لە قەومی نزیکیش زیاتر چونکە هاوڕێ تێکەڵی ژیانتە دەمەوێت مووقیفەی هاوڕێکی باشی خۆتم بۆ بژێڕیەوە زۆر 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 من هاوڕێی خۆم هەیە سقەی کولیم پێێتی دەمەوێت مەبەستمەوە بوو مووقیفێکی هاوسکەوتێکی ویلەکە هەموو مووقیفێک تۆ جاری وایە مادام من بە هاوڕێی خۆم ێزانم مووقیفی زۆر گەورە لە بینمانایە ناکرێم لە کەناڵەکەی تۆ باسی کەم یعنی بە هاوڕێی خۆم ێزانم و هەموو شتێکشمان پارێزراوە لە ژیانی خۆتدا هاوڕێت هەبووە بۆ نمونە بڵێ ئەمەیان زۆر باشە چاوەڕێی زۆر شتی باشی لێ بکەی کەسی دواتر وا دەرنەچوو بێ نەک هاوڕێ خەڵکە بووە زۆر بۆی سوتاوم بەچی کەچی واش دەرنەچوو یعنی ڕۆحی خۆم حەزم کردەوە بە قوربانی لە ژیانەوە دەرنەچوو هاوڕێی باش لە براش باشترە بەتەکید یعنی هاوڕێی باش یعنی چییە سەروەتە سامانە فکرە ئەقڵە یعنی کاتی وایە تۆ تووشی نەک هەر ناخۆشی تووشی واکیمەیەکەوی تووشی واهیمەیەکە بیت لە دەردە دڵێکی خۆ ئەو مەراقەی لە دڵتایە لە پەنایەوە هاوڕا دەرێ بڕی زۆر باشە منداڵت هەیە بەڵێ کاتێک ئامۆژگاری منداڵەکانت دەکەی یان ڕێنماییان دەکەی لەسەر هاوڕێیەتی چیان پێ دەڵێ وڵڵاهی ئەڵێم ئەو کەسەی بە هاوڕێ خۆتان بزان کە سوودی لێ دەبین کە سوودی هەیە بۆت بەبێ بەرژۆندی هاوڕێی باش ئەمە ئێستا نەما ئێستا نەمایە هیچ هەمووی کەتیتە دوو پارەی مادە باشە هۆکارەکانی چییە تەنها پارەیە وڵڵی ئێستا کە لە ناو ملەتی کورد ئەو هایە ئەوەی کە پارەی هەبی یعنی ڕێزی هەیە ئەوەی پارەشی نەبی کەس یاحترامیشی ناگرێ ناشناس هەمووشی هەبەبەکەی ئەوانەنە ئەدی چۆن وا بکەین خۆمان هاوڕێکی باش بین ئەگەر هاوڕێ نابینیوە ئەوەی کە هیتت کاتی خۆی هەبوو نەما هاوڕێی باش نەما ئێستا زۆر کەمە زۆر یعنی ئەگەر هەگمەن بگەڕێ بسوورەیت شارێکی یەکەکی ببینیەوە دەگمەنە لە شارێکی یەکە نەمایە ئەویش نەمایە ناوەڵ هێوەش خۆش دوات ئەوە گەڕێ دەزانی کۆ هەیە جاران هاوڕێی باش چۆن بوو چی بۆ دەکردی چۆن هاوکار و یارمەتی دەریتەوە بوو هاوڕێی بازانی چۆن بۆختی خۆی ئەبینی کابرا گیرانی تو بووە نەبوو گیرانت بوو کە ئەچۆوە سەفەرێکی دەکرد مارەکەی خۆی ئامانە چی دەکرد ناموسەکەشی ئەلعانەکە ناوێت ناموسەکەی هاوڕێت هاوڕێکان لەگەڵ یەکتری چەند متمانیان بێ هەمووی ڕاست باوەڕ پێکراو هەمووی سیقە کابرا بیگوت باە پارەم نییە لە مارێ هەچوو هەردی دەکرد لە عالەمێ قەر دەکرد دەکە لە گیرفانی نەبای ڕادەیدایە ئەو برادرە ئەلعانەکە نما ئەو نابرادرە نەمایە نەخ هەزم مایە وە نەبرادریش مایە هەمووی پارەیە هەمووی پارەیە هێز نەما لە دۆڵ هاوڕێی باش دەبێت چ سیفەتێکی تێدا بێ سەرتا دەستان خۆشی بۆ ئەو بابەتە بەڕاستی بابەتێکی زۆری رنگە بۆ نمونە هاوڕێ دەبێت چ سیفاتێکی دابی وایە هاوڕێ گرنگترین سیفاتی دابی ڕازگۆییە چونکە هاوڕێی دووڕۆ زۆر مشکلەیە بەزدی ڕازگۆی وەزایدان یعنی وەفای زۆربی وەفا وەدائیمان لەگەڵت بی لە کێشەکان بۆ نمونە لەو سەردەمەدا پڕی کێشەیە خۆش دەزانی ئەنی هەر هەموو کەس کێشەی هەیە جا لە ماڵیان یان وەڵحاسە هەر کێشەیەکە بی جا زۆر گرنگە ئینسان برادرێکی وای هەبی کە لە کاتە سەختەکاندا لەگەڵی بی بەزدی لە کێشەکان هاوکاری بێ یارمەتی دەری بێ ینی خۆ بەسیترین شت ئەوە بیکە دانیشی چارێکە 20 دقیقە قسەی بۆ بکە بۆی هەموو شتەکە ئەگە برادرێکی واتەبی ئەو برادرم ڕێگەدا بۆ من ڕێک ئەوە هەر کێشەکەم هەر مشکلەیەکم هەبی لە برای خۆم زیاترم خۆش دەوێ
باشە چی وای کردووە کە ئەوە متمانەی پێ بکەیت ئەوە بتانی کێشەکانی خۆت لەلا باس بکەیت یعنی چۆن وا متمانە پێ کردووە تقریبا نزیکەی 8 ساڵە دەیناسم مەسەرەن 8 ساڵە دەیناسم بچووکترین یعنی شتێکی خەڵەتم لێی نەیتوێ بچووکترین شتیشم لێی نەدینەوە بەڵام یعنی دائما لەگەڵم بووە هەر مشکلەیەکمە بووە هەر پێویستیم بە هەر شتێک بووە یعنی لە هەر شوێک بوومە لە هەر شوێک لە هەر شارێک بوویمە یەک تەلەفۆنم بۆی کردووە گەیشتەکەنم لە هەر کاتە سەختەکاندا لە کاتی سەخت بەهانای تۆ هاتووە بە یەک تەلەفۆنیش ئەرەوەڵ ئێستاکە داوای هەر چێشم لێ کردبی یعنی قەت نەیگوتیانە طبعا ئەوە نەک لە برای خۆ لە هەموو کەسی خۆ زیاتر خۆش دەویست باشە مەرجە هاوڕێ داوای هەرچیەکمان لێ کرد جێبەجێ بکەین ئەوە هاوڕێکی باشە ئەگەر جێبەجێ نەکرد هاوڕێکی خراپە نەخێر من لەگە ئەوەش دانیمە بۆ نمونە مەسەرەن هاوڕێ هەیە بەس لایانی معنەویت پێدەبەخشی بۆ نمونە هاوکاری دەکا لەوەی کە مەسەرەن دەست بە دینەوە بگری دەست بە شتەکانی کۆ بگری هاوڕێ ئەوە هەر زۆر پێویسترە چکە هاوڕێی ئەو سەردەمە هەنی هەر زۆربیان دەرێ بڕۆواسینە کافتریا بڕۆواسینە فلانە جێە ینی ئەوە ناکە هاوڕێ ینی ئێستا زۆر گرینگە هاوڕێ باسی ئاینت بۆ بکە ڕێنیشاندرت بێ بۆ ڕێگای ڕاست طبعا ئەوە گرنگترینشتە لە نێوان دوو هاوڕێدا ئەگەر هاوڕێکەم هات بەس باسی حاشە دوور لە ڕووی جەماعەت باسی بێ ئەخلاقی ئۆشتانی بۆ کردم یعنی ئەوە بارنەبی باشترە بەزیمە هاوڕێ ئەوەیە کە سوودە پێ بگەینی یان کە باسی شتی باش لەلا بکە زۆر جار دەڵێن هاوڕێ باش ئەوەیە ڕێگای بەهشت نیشان بدە طبعا ڕێگەوەیە حدیثش پێغەمبەری صلی الله علیه وسلم هەیە دەڵێ المرء على دين خليلي يعني برادر لەسەر دینی برادری خۆیتی باشە حەزەکەی دەست دەگری بۆ ڕێی مزگەوت حەزەکەی دەست دەگری بۆ ڕێی کافتریا کەواتە هاوڕێ دەتوانێت گۆڕانکاری تێدا دروست بکە هاوڕێت دەتوانی گۆڕانکاری لە ژیان بە کاملی دروستکە ئەو کەسەی باشە کە ڕێی باشە نیشان دەدا لە عینی کاتیش غەڵەتەکە تێ غەڵەتەکەت پێ دەری ڕاستیکەوە ئەوە خراپە برینداریکە شێ لە کوردەواریا دەڵێن ئەو کەسەی کە دەدگریێنێ دۆستە طبعا ئەو کەسێک کە دەدگری ئەلۆ دەگریە بە گریانی دەینی ئازاری دەدەی ڕۆژەش برادەرێک زۆر بە منی گوتی کاگازە چ بکەم گوتم دەزانین چ بکە بڕۆ مارێ دانیشە خۆت محکەمەکە خۆت حاکم بە خۆشت متهم بە بەس ڕاست بە لەگەر خوای خۆت هەموو شتەکان بەڕاستی لەسەر مێزێ دانێ حاکمەکە بەرامبەرت بی متهمەکی زۆر ڕازگۆ بە سعات 3:30 تەلەفۆنی لۆ کردم گوتی هەناسەم نایە چ بکەم گوتم هێشتا خۆت مەحاسەبە بکە چێت بریندار کردیە ئازیەتت چێتدایە خۆدەی زۆر خۆتمان دیکە زۆر سعات 6:30 هاتە بەردەمی مارێ گوتی چ بکەم گوتم ئەوانی کردیتت مەیکەوە بەس ئەوەندە هەڵە نەبم ئیمامی عومەر دەفەرمێ عاسیبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسیبوا طبعا ئەدی خۆت مەحاسە هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک هەموو کەسێک پێویستی پێیتی هەموو ئێوارەکە چۆماری خۆی محاسبە بکە لەو ڕۆژەی هەتا لە سبەین هەتا ئێوارەتی کردیا لە بۆ دوو بەیانی غەڵەتەکان ناکەیەوە زۆر باشە جگە لەوەی کە هاوڕێی باشە خۆ دەڵێ دەبێ ئامۆژگاریت بکە ڕێنمایت بکە دەبێت چی سیفەتێکی دیکەی تێدا بێ هاوڕێ باش هاوڕێی باش لە تنگانەی یعنی لە زۆر لە تنگانەی بە دیار دەکەوی هاوڕێی باش لەسەر مێزی نان خواردن و سفرەی گەورە و شوێنی فێنک و ئەو شتانە بە دیار ناکەوی لە کاتی ناخۆشیەکان برادەری باش بە دیار دەکەوی لە کاتی تنگانەی برادەری باش بە دیار دەکەوی سەفەر نییە سەفەر حکم ناکە کاتی ناخۆشی بە دیار ناخۆشی و کاتی تنگانەی ئینسانەکان بە دیار دەکەون هاوڕێتە بووە بڵێ زۆر چاوەڕێم دەکرد شتی زۆر باش مۆقیفی زۆر باشی هەبی کەسی دواتر وا دەرنەچوو وا دەرنەچوو مهم نییە ئەمن کەشتەکی دەکەم چاوەڕێ ناکەم کابرا پاداشتم بداتەوە ئەگە چاوەڕێ بکەم خراپە نابی کە چاکت لە گەریەکەچی کرد چاوەڕێ پاداش مەبە پاداش لەوەیە گەورەترە قازانجی زیاتر لەوەیە کابراایەکە دەبەخشی چاوەڕەوەی ناکە کە لەوەی چاوەڕێ دەکات زیاتر باسی ئەوت کرد دەپرسم چەندێک گرنگە هاوڕێکان لەگەڵ یەکتری باسی قیامەت بکەن قیامەت بە بیر یەکتری بێننەوە باسی ئەو ڕۆژە بکەن کە مرۆڤ تێیدا لە زۆر کاروباری دنیا پەشیمان دەبێتەوە خۆی دەزانیت چیە برادەری باش چییە برادەری باش ئەوەیە سفەتی باشی هەبی سفەتی باش چییە
سفەتی باش دینە لە دینی پاکتر هەیە لە دینی خۆشتر هەیە یعنی نازانم خەڵک و لە دنیاە گەیشت بەس دەمەوێت یەک شتی تێ بگەم خەڵک و لە دنیا گەیشت ئێستا ئەتوو گەنجە چی ئەو بەرنامەی پێشکەش دەکەی کو تێگەیشتی لە دنیاە ئەوە زۆر میمە ئەوە زۆر میمە و چڕێیەکی هەردەبژێری ئەوە میمە دەپرسم کەسێ لە هاوڕێیەتی پەشیمان بووبیەوە بڵێ خۆزگە زوو بمناسیبایە و هاوڕێتیم نەکردبایە هەیە زۆر هەموو ئیسانێک هەیە بەس پەشێمان نیم بەس ناسیم کە ناسیم ئینسان جارێک بریندار دەبی جاری دوم نابی برینداربی جارێکی دیکە لەگەری هەر ناستم دانانیشم و چاوەڕێ باشش لە کەس برادەرەکی ناکەم لەوی وەرگرمەوە لەوی وەردەگرمەوە دەپرسم هاوڕێی باش چێە دەبێت سیفەتی چۆن بێت هاوڕێ باش ئەو کەسانەیە وەکو برا پاڵپشتیت بکە لە کاتی ناخۆشەکان برادەری باش بە دیار دەکەوی لە کاتی تنگانەی برادەری باش بە دیار دەکەوی نەک هاوڕێ خەڵکە بووە زۆر بۆی سوتاوم بەچی کەچی واش دەرنەچوو هاوڕێت دەتوانی گۆڕانکایی لە ژیان بە کاملی دروستکە زۆر بە ینی وەکو پێم وتی زۆر بە دەگمەن هاوڕێی چاک نەمایە ئەوەش پڕ بوو هاوڕێ زۆرە بێ نەدمە نەفەر نەدنا تۆ تەمەنێکت بەڕێ کردووە لەو تەمانەی ژیانت فێر بووی بە چێ بوو گۆتری هاوڕێی باش ڕان هاوڕێ زۆر دەگمەنە هاوڕێ یعنی هەرچەند دەگەڕێ مەسەن وەکو جاران نمایە جاران یعنی کەسێک کە یەک جار بەرحەبات دەکرد پشت و پەنات بوو بەڵام کە ئێستا کە هاوڕێتە جاروای دەبێتە دوژمنت هاوڕێ دەبێتە دوژمنت بەڵێ بەڵێ هاوڕێ خۆ کەسی بێگان نابێتە دوژمنت ئەوەی کە دەبێتە دوژمنت یەکەم کەس هاوڕێ دەبێتە دوژمنت براکەم بۆچی و لەبەرچی وڵی زروفەکە وای لێ هاتیە زروفەکە یعنی خۆ چی لێ هاتووە وڵی زروفەکە بڵێم چی یعنی زاران خەڵک ئێمە بۆ نمونە مەسەڵەن گۆ فڵان کەس لە ئەوروپایە ئەرێ وەزعی چۆنە دەگو بە قوڵان 4 مانگە نەمدیتە دەبەن کورە 4 مانگ لە یەک شار یعنی کەسێک نەیتە دەگوت نەمدیتە ئێستا بە خۆمان وەمالیات یعنی ئێستا لە هەولێر جاروایەتم شەدەکەی کەسێکی ئازیستە بە 3 مانگ بە 4 مانگ نایبینی ئەو هاوڕێ کە دەیگری یعنی جاری وایە ئەو هاوڕێیە دەیانگوت کاتی خۆی من لە بابی ڕەحمەتیم جێ بووە دەیانگوت هاوڕێتی هەم کەسێک مەکە هاوڕێ سێ جۆری هەیە ناگوتری هەندێک شتێک مەسەن دەمانێ بزانین زۆرەکانی چین جۆرەکانی چیە یعنی هاوڕێ یعنی نانیە ئەویت کەس پێویست نە ئەو هاوڕیانە ئێستا جاران نا ئێستا هاوڕێتم شا دەکەی یعنی ئەوەی کە لێت نێزیکە ئەو مەسەن بەغیلیت پێدەبا یا مەسەن تۆمەکرد لۆ دروست دەکە ئایا مەسەن هەشتێک بیتن یعنی زۆر بەدەگمەن یعنی هاوڕێ ئێستان بەخۆم نزیکەی عمرم 49 ساڵە لە خوای بە زیادبی تەمەن درێژتکە لەگەڵ ئێوەش ئیشاءالله یعنی هاوڕێم نییە هاوڕێت نییە لەو تەمەن هاوڕێم نییە هاوڕێ چاکچۆنی و فلان کەس و دوو کەس سێ کەس زیاترم نییە باشە لەبەر چینیتە وڵی یعنی ناڵێ متمانە نەمایە متمانە باشە لەو هەمووە مرۆڤەی لەو هەموو خەڵکی لەم شارەدا هەیە ینی کەسێ نەبوو زێ متمانەیتەوە بێ بە قورئان یعنی ئەتوو تەمشا دەکەی یعنی کە کێشەک دروست دەبی پرسیار لەو کێشە دەکەیتەوە کە دەڵێ ئەو کێشێ چۆمە دەڵێ وڵی لە کەسی نێزیک وا بووە ئەو شتە لێی دروست بووە ئەو کێشەیە تۆ بێگانەی بەنسبەت من تۆ ناناسی وایە هیچ کێشەکمان نابی بەڵام ئەگە من و تو لێک نێزیک بین شارەزای یەک دەبین یعنی حەچی شتی منە تۆ دەزانی کە زانیت ئایا دوو لە ڕووی جەناب تا بەغیلیم پێ دەبێ ئایا لە پشتەوە هەر شتێک بیتن کەواتە یەک لە سیفەتەکانی هاوڕێی باش ئەوەیە دەبێ جێگای متمانە بێ و متمانەکانیش بپارێز نهێنیەکان بپارێزی زۆر کەمە زۆر کەمە ئەی ناتوانێت ئێستا هاوڕێکی مەسەن جاری وایە هاوڕێکی نێزیکتە شتێکی پێ دەڵێت جاری وایە مەسەن ڕقی لە تووە پێی خۆشە کە تۆ مەسەن زەرەرەکەت کردی یا مەسەن ناخۆشێکت هەیە شتێکت هەیە تۆگە بۆی باز دەکەی کە بۆی باز دەکەی ئەو پێ دڵخۆش دەبیتن هاوڕێ هەبووە بەش کەستی تۆ دڵخۆش بووە بەڵێ هەر زۆریش یعنی بڕوا دەکەی یعنی ئێستا ناڵێ ئاوڕێ زۆر کەم مایە باشە ئەم سیفەتانەی کە لە بەشی لاوڕەکانی خۆت دیتیتت بەجەستت کردووە وای کردووە کە تێڕوانینت بەرامبەر هاوڕێ بۆ شێوازە بێ و بگۆڕێ من ساڵی 1970 بوو هاوڕێک بۆم زۆر نێزیک بوو تووشی کێشەک بوو من پشتگیریم کرد کەچی لەو لاوە هات منیش تاوانبار کرد لەو کاتەوە لە ساڵی 1970
تۆبەم کرد و هاوڕێ نەگرم باشە خۆت بی هاوڕێکی باش بۆ هاوڕێکانت بە قورئان زۆریش نمونە دەتوانانی شتێکمان بۆ بژێڕیەوە یعنی چۆن باش مەسەن هاوڕێم هەبووە کێشەی عایلی هەبووە وەکو برایەک پشت و پەنای بووم مەسەن نسعەتم کردیە ئەو شتە وایە وایە مەسەن زۆر شتە بووە مەسەن هاوڕێ زۆر بە یعنی وەکو پێم وتی زۆر بە دەگمەن هاوڕێی چاک نەمایە بە کورتی دوا پرسیارمەوەیە ئەگەر منداڵت هەیە دەربارەی هاوڕێیەتی چیان پێ دەڵێ وەڵی چیان پێ دەڵێ مەسەن هاوڕێ دەبی یەک هاوڕێت هەبیتن وایە یعنی ناڵێت نابێت و تێکەڵی هەموو خەڵکێک بی هەموو کەسێک بکەی هاوڕێی خۆت یەک تاقە شەخص تاوا هاوڕێت بی پشت و پەنات بی و ئەوەی خۆت هەمووی بۆی باسکەویتەوە هاوڕێت هەیە ناوەڵە نیمە لەخوا بە زێبە بۆچی هاوڕێت نییە وڵای حەزم لێنی نێڵەوە هاوڕێی منە ئەوانە هاوڕێی تۆ ئارەوەڵە ئەی مرۆڤەکان کەس نی هاوڕێت بێ نار حەزم لێنی حەزم لە هاوڕێتی نییە هاوڕێتە بۆ بێوەفابی ئارەوەڵە زۆریشمە بوو نەدانی 50مە بوو ئارەوەڵە هاوڕێی باش چییە بەچێ دەگوتی هاوڕێی باش وەڵا هاوڕێی باش نەماوە لەم ڕۆژە نەماوە سیقە بە هیچ نەفەرێ نەبێت بۆ هاوڕێی باش نەماوە وەڵای نەماوە هەمی مەسلحەتە ئارەوەڵە باشە هاوڕێی باش دەبی چۆن بی هاوڕێ باشە بێ یارمەتیە لێ قەوما بێ بەلاتە ئەوە بەچۆنا هاوڕێی باش تا هەت بێ بیخوا نەدمە بڕوات ئەوەیە دەبێ هاوڕێی باش لە تنگانە لەگەڵ بی ئارەوەڵە خۆی بێ وابێ بۆ خۆیەوە هاوڕێی پیاوانە ئەوەیە ئێستا هاوڕێ ئەم ڕۆژە سیقەی نییە هاوڕێ ئەم ڕۆژە لە سای نیوی باش بێ سیقەیان نییە تۆ خۆت هاوڕێکی باش بووی بۆ دەوروبەرەکەت ئارەوەڵە یارمەتی خەشیشما بەس یا خراپ دەست یا خراپ دەرچێت ئارەوەڵە چۆن لەبەرچی وڵایە بە هەموو شێوە هەموو شێوە ژیان بێ هاوڕێ دەبێ ئەبێ لەم ڕۆژ زوو باش بوو هاوڕێ سیقەیە بوو بەجەسا مەبەستی زاران باش بوو هەجارە قەدیم باشتر بوو ڕێزوی احترامە بێسا کێ ڕێز بۆی کەدانێ کێ وەرە مناڵە بینی ڕێز بۆ باوکی خۆی دانێ باسی هاوڕێ دەکەین هەر ڕێز نەماوە ئێستا ڕێزی دەوێت نەماوە هاوڕێی باش نەماوە من سیقەم بە هاوڕێ نییە کەس نییە بۆ منە هاوڕێی تۆ بێ حەز بکەی بە دیداری شاد بی لەگەڵی دابنیشی ئێستا وازم لە هاوڕێیەتی هێناوە ئێسابانی زوو دێمە دەوێتە ئێوارە ڕۆمە مەڵەوە نایەمە دەری هاوڕێشم نییە بە هیچ شێوەی ناو هاوڕێ منەوە ئیشی منە ئەوە هاوڕێی منە ئەوە نانی منەیە نە هاوڕێ هاوڕێ تا هەیبێ لێ دەخوان نەدمە بۆ دەرەوە ئێساکات و دەوڵەمەند بی هاوڕێ زۆر دەبی هارو وەڵڵا دەوڵەمەنگ بی ئەوە هاوڕێ دەبێ ڕێزی بە نەشێمە هەر نادناسێ سیقە نامێنی خۆی وایە ما هەمی مەسلحەت ئەم دنیا لەسەر مەسلحەتە ڕەبەرە ئەوەت پڕ بوو هاوڕێ زۆرە بێ نەدمە نەفەر نادناسێ ڕاستی لێ ناڵە ئەوە ڕاستی بڕوای تو هاوڕێی باش دەبێ چۆن بێ دەبێت سیفەتەکانی چی بن چ سیفەتێکی تێدا بێت هاوڕێی باش واللهی حقیقەتەن ئەوەلەن بەخێر بێن ڕێز و خۆشەویستین بۆ ئێوەی سەربەرز و بەڕێز بۆ کەناڵە خۆشەویستەکەتان زۆر سپاس دەکەین بۆ ملەتی کورد ئەمان لەسەر سوالفەکی حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم نەبوت باز دەکەم لەگەر ئەبوو بەکری سەدیق ڕەزای خوای لەسەربی لە ڕێگایەک دەڕۆیشتم ئەجا مەقسوودم خۆم ئەوجا نازم ئینشاڵڵا لە چیهانیان بم ئینشاڵڵا لە هەلە چاکانیشین ئینشاءڵڵا لە ڕێگایەک ڕۆیشتم گەشتنە کابرایکی گوتی ئەهلی ئەو منتقەی کوونە فەرمووی واللهی خەڵکی ئەو منتقەی چەندی برێ خراپن حەزرەت پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی ڕاز دەکەی لەگەر ئەبوو بەکری سەدیق بە ڕەزای خوای لەسەربی قیچێکی دەڕۆیشتن گەشتنە پیاوێکی گوتی ئەهلی ئەو منتقەی کوونە گوتی ئەهلی ئەو منتقەی يعني هندك باشن هندك خرابن فرمي والله راز دكي قصتي دروج نقاشنا كابراي سيم قلت خلشو منطقة يكونا فرمي والله هرتسندي بري إنساني تاكن باشن أهلي تقوانا إنساني ريكو بيكن فرمي والله راز دكي
في كل احوال لهر هموی کسی یکم بخوی انسانێکی خراپ بوو وی دەزانی هەم خەڵکە خراپە ئەوی دیژ یعنی باش و خراپ بوو ئەوی یەک ئاخریشان ئینسانێکی زۆر چاک و باش بوو ئینشاءڵڵا ئێمە هەمومان بە تایبەت لەو زۆرف و زەمانەی پێویستیمان بە وەفایە خوا شاهدە وەفا گەورەترین سەروەتە ئەوڕۆکە والمال والبنون زينة الحياة ليبلوكم أيكم أحسن عملا داوا لخواي جورا دكم أجر نقصاتم هلا كلامي خواي جورا سروت وسامان ومال دنيا حموش تجنيا بلان أورو خلق إيما تساويان وك أوي قوتني عقليان بيتتساو كسي باج نابي إنه سر كردي رازقو برجي لا فاوش دقرين أجر كسك تاكو باج بو قناعتم في كلمة مستاجيان پێویست ناکە وەسفی بکەی بەڵام ئەوڕۆ زۆر کەم بووە ئینشاءڵڵا ئێمە لە وەفاداران بین ئینسانێک بین لە ڕێز چاک و باشان بین چۆن دەتوانین لە وەفاداران بین لە وەفاداران ئەگەر بتەوێت بگەڕی ببینی و ئەوڕۆکە تەقیمکردنی خەڵک زۆر ئاسان بووە کەسانێک ئەگە گەشتنە پۆستێکی باڵا یان مەنسەبەکیان وەگرت ئەگەر تەغیری بەسەرداهات گۆڕانی بەسەرداهات ئەوە دڵنیا بە کەسێکی وەفادار نییە نەبوو لە بۆ حکوومەت نە لە بۆ هاوڵاتی نە لە بۆ خۆشی زەربەی لە خۆی دەدا هەر وەک نەبی ونس عەلەیهی سەلام سەڵاو سەلام خوای لەسەر کاتێک ڕۆیشت کە خوای تەعالە فەرمووی مەڕۆ گەل و هۆزەکەت بەجێمێرە کە کێشتە دەیحوتی و ئیدی دوعای کرد لا ئیلاها ئیلا ئەنتە سوبحانەکە ئینی کونت من الظالمین لە خۆم کرد لە نەفسی خۆم کرد مەقسوودم ئەو شەخصە بەڕێزەیە ئەگەر بە مەنسەب و پلە و پایە گۆڕا ئەوە غەدری یعنی لە خۆی کرد لە نەفسی خۆی کرد ئەگەر بەست ئەوەیە ببوورە ئەگەر کەسێک هاوڕێی تۆ بێ ئەگەر پلەیەک مانسەبێکی وەرگرت نابێت لەگەڵ بگۆڕێ نەک لەگەر من ئەوەلەن دەبی خزمەتکار بی هەر وەک پێغەمبەر موسى عليه السلام دەفەرمی قال ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي ئێمە ئەگەر هەر پلە و پۆستێکمان وەگرت باشە دەبی خادمی ملەتی خۆمان بین پێویستمان بوێ خزمەتکار بین الحەمدوللا کەسانێکی زۆر باشمان هەیە ئێستا لە ناو دەسەڵاتدا کەسی زۆر بەڕێزمان هەیە بە ئەمە هەمووی فی سفر نەکەین بەڵام لە هەمان کاتژا کەسی خراپیش هەیە دەگەڕێنەوە سەر هاوڕێیەکەین لە بەشی لە وڵاتیان دەپرسم هاوڕێی باش دەبێت سیفەتەکانی چۆن بن دەڵێن ئێستا هاوڕێی باش نەمایە بە بڕای تۆ هاوڕێی باش نەمایە بابا هەیە چۆن باوەڕ بکە هاوڕێی زۆر چاکەیە زۆر باشەیە ئینسانی زۆر ڕێک و پێکەیە الحەمدوللا بەڵام ئەگەر بتەوێت شتێک بەدەستبینی یەکەم شت دەبی بە دوای بگەڕێ هەر شتێکیش ئەگەر بە ئاسانی بەدەستت کرد بە ئاسانیش لە دەستی دەدەی بەڵام ئەگەر پێوە ماندی بووی زۆر بە زەحمەت لە دەستی دەدەی هاوڕێی چاکیش هەیە زۆر باشیش هەیە باش بەچی تاقی دەکرێتەوە بە ئەو بەڕێی من هەر پێم گوتی یەکەمیشت بەس مقاتعات کردم کە گوتمەگە لە دەسەڵات نەگۆڕا بە خەڵک تەقیمی ئەو خاوڕێیانە بکەن دووەمیشت بە پارە ئەو دووشتە ئەوڕۆ دەورێکی زۆر باڵای هەیە خەڵکی مەش ئەوڕۆ لەو دوو فلتەرەی زەحمەت دەردەچی زۆر لەبەرچی زەحمەتە هەمووی بە دوو کەشخەچیاتی کەتیە خوا پەناماندا ئینشاءڵڵا ومێدم وایە خوای گەورە هاری کارمان بیتن پشت و پەنامان بیتن حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەر حەزرەتی جوبرائیل عەلەیهی سەلام سەلاو سەلام خوای لەسەر کە کاتێک لە شەوی ڕۆیشت و ئیسرا و میعراج ڕۆیشتن فەرمووی یا جبریل ئەی محەممەد ئێرە لە سدرەت المنتەهار کە ئەو جێگا بوو کە لە مابەینی خودا و حەزرەتی پێغەمبەر و حەزرەتی جبرائیل فەرمووی ئەمن لێرکوانە دەگەڕێمەوە ئاخر نهاتی منە لەبەرەوەی لەبەر نووری خوای گەورە دەسووتێ فەرمووی یا جبریل ئەی برام لێرە ئەمن بەجێ دێری کە تەنیا یەک لە بۆی ما هەستی بە تەنیایەکی بەڵام دەگەشتە حزور خوای گەورە بزانە چەندین سەروەت و گەورەی بەدەستکات ئێمە پێویستیمان بە هەواڵی زۆر باشە بە برای زۆر چاکە ئینشاءڵڵا خوا یارمان بیتن ئێمەش خزمەتکار بین خزمەتکاری دۆست و هەواڵ و برادەرانمان بین نە بە زەعیفی بە خەڵکانێک تێنەگەن ئەگەر خۆمان بە خزمەتکاردانا بەوەی نا تەمەشاماکە ئێمە ئینسانەچین زەعیفین سەرکردەی ڕازگۆ بەرگەی لافاویش دەگری ئێمە دەبین لەو سەرکردانە بین لەگەر هەواڵە دۆست و برایانمان هاوڕێی باش نەمای ئێستا ئەو جیلەی ئێستا پێشان باش بوو هەبوو هاوڕێ بەس ئێستا برادەرایەتی و هاوڕێیەتی نەمایە هەمووی مەسلحەت و شتیوالێ باشە تۆ دەڵێ هاوڕێتی نەمایە یان هاوڕێی باش نمایە هاوڕێی باش دەبی سیفەتەکانی چ بن
دەوێت چ سیفەتێکی تێدابی هاوڕێ باش دەبێت لە هەموو وەختەی لە خۆشی و ناخۆشی لەگە برادر بێ لەگەرت بێتن ئێستا کە زۆر یان تەجروبەمەیە خاستن ئێستا یان دیتیتم یان لەو زروف ئێستا هەتا خۆشەکە لەگەرتە وچی ناخۆشی بی پشتت تێ دەکات دەگەل لێ دەدا یعنی هەتا پێی بکرێ ئەوەت دەکات دەست لە قوڕێ ڕادەکات پێشاوە نەبوو پێشان زۆر باش زۆر باش هەمومان دەڵێن هاوڕێی باش کەم بووە یان نەمایە باش ئێمە لە نێو کۆمەلگایەکی کوردیدا دەژین وایە ئەو کۆمەلگایش پێک دێ لە من و تۆ و لەو کەسانەی چواردەورمان هەمووشمان هەگلەی دەکەین دەڵێن هاوڕێی باش نمایە باشە بۆ خۆمان نەبین هاوڕێیەکی باش ئەخە ناتوانین ئێمە دەماتوانین ئەمن تەمەنمەیە بەس ئێستا ناتوانانی ئێستا زیری ئێستا نەمایە ناتوانانی کابرا هەر لە مەسلع لە گەریەکە هەر شتێک بێ پشتی تێدەکە باشە ڕۆژێک لە ڕۆژان لە ژیانی خۆ دەمانێت شتێکمان بۆ بژێڕەوە کە هاوڕێیەک بەهانات و هاتوی لە تنگانە بووی تۆ ڕزگار کردوی یان دەستباری تۆی گرتوی هاوکاری تۆی کردوی چۆن بووە و ساڵی چەند بووە وڵی شتی هەم بەستە ناتێ مەقسەد یعنی لەونەوە یانی شتەی ناخۆش بێ بێ هاوڕێیە بی بەزیانی هەیتمە من هاوڕێمە بە ئێستاش لە ئازانمایە بە شتیوان بەسە ناتێ ینی کاب ئەوە بێتن بەس ئێستا نییە هاوڕێ نییە دەپرسم هاوڕێی باش چییە دەبێت سیفەتی چۆن بێت هاوڕێ باش ئەو کەسانەیە وەکو برا پاڵپشتیت بکە لە کاتی ناخۆشەکان برادری باش بە دیار دەکەوی لە کاتی تنگانەی برادری باش بە دیار دەکەوی نەک هاوڕێ خەڵکە بووە زۆر بۆی سوتاوم بەچی کەچی واش دەرنەچوو هاوڕێت دەتوانی گۆڕانکاری لە ژیان بە کاملی دروستکە زۆر بە ینی وەکو پێم وتیسە زۆر بە دەگمەن هاوڕێی چاک نەمایە ئەوە پڕ بوو هاوڕێ زۆرە بێ نەدمە نەفەر نادنا بەڵێ خۆشەویستان و ئازیزان ئەوەی بینیتان سەرنج و تێڕوانینی بەشی لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر هاوڕێی باش دەگوترێت لە ئێستادا هاوڕێی باش زۆر کەم بووە لەبەرەوەی لایەنی مادی زاڵ بۆ بەسەر تەواوی مرۆڤەکان جا پێویستە ئێمە لە بیرمان نەچێت کەسانێک هەڵبژێرین بیانکەین بە هاوڕێی خۆمان کە ڕێنیشاندەر و هاوکار و یارمەتیدەری ئێمە بن لە هەموو هەڵەکانمان ڕاستمان بکەنەوە لە کاتی ناخۆشی و لە کاتی تنگانەدا بەهانامانەوە بێن و ئێمەش لەسەرمان پێویستە کە هاوڕێتی کەسانێک دەکەین باش و دڵسۆزین بۆیان ئەگەر نهێنیەک شتێکیان کەتە لای ئێمە بیپارێزین و عیبدار و شەرمەزاریان نەکەین و لەسەریان بڵاو نەکەینەوە تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ